ڕاستی ئەمە یان دوو پرسیارێکە کە دوو بەش لە خۆ ئەگرێ یەکەم بەرهەمهێنانەکەی چ کاریگەری هەیە دووهەم بە فیڕۆدانی چ کاریگەرێکی ئێمە ئەو بێ ئەو ڕاستیە بزانین کە ئەمڕۆ سەرچاوی وزەی کارەبا لە واقعی ئێمە لە وزەیەکی خاوێن فراهەم ناکرێت بەڵکو لە وزەیەکی نەوتی کیمیاوی فراهەم ئەکرێت کە مادەی هایدرۆکاربۆنیە و ئەم مادە هایدرۆکاربۆنیە کاتی ئەکرێ بە کاربوون ئەبێ ئێمە ئەو ڕاستیە بزانین بە شێوەیەکی گشتی چێ لەسەر ئاستی حکومت بێت چێ لەسەر ئاستی کەرتی تایبەت بێت ینی ئەو وزەیە لە ڕێی مۆلیدەوێتە بەرهەم ئەمڕۆ مۆلیدە گەورەترین کێشەیە لە جیهانە چکە ئەبێ بزانم بۆ بەرهەمهێنانی 1 مێگاوات کارەبا ئێمە نزیکەی 260 تقریبا 6 کیلۆ بەس گازی دوم ئۆکسیدی کاربۆن ئەکەین يعني يتبرهم بدر للCO2 چندها گازی کوشنده و لەوانەیە گازی ئەو گازانی کە پیانەوتێ پۆلی ئەڕۆماتیک هایدرۆکاربۆن ئەمە 670 گازە کە ئەکرێت دەرچێت هەمووی گازن ڕاستەوخۆ کاریگەری لەسەر تەندروستی هەیە بێجگە لەوە تۆ ئەبینیت ئەم وزێ لەم کاتا کە با بڵێن سوتەمەنی نەوتی بەرز بۆتەوە چ لەسەر هاوڵاتی چەوەی وەکوێ کە حکومەت دەیفرۆشێت و یا بەرهەمێنێ بڕێکی زۆر پارەی لەسەرەکەوێ بینیت یەکەیەکی با بڵێن کارەبا 1 کیلۆوات کە ئەمان نەنێ ئێستا ئەگەر جاران بە 240 دینار بۆ ئێستا کردوانە بە نزیکە 400 دینار کەواتە ینی ئەم بەرهەمهێنانە لە ڕاستیە بەرهەمێکی تەندروستی نییە ئەگەر بەهاتە بەرامبەر ئەوە ئێمە چامان لە ئەم وزە جوانەی خۆر کردایە کە وزەیەکی ینی ڕنیوە بەڵا ینی هەموو کات لە نوێبوونەوەیە وزەیەکی بەردەوامە و ئەو وزەی کە ڕۆژانە لە تیشکی ڕۆژەوە بۆمانە تقریبا نزیکەی 20,000 جار بەقەی ئەو وزەیە کە هەساری زەوی پێویستێتی 20,000 جار نزیکەی 170 تریلیۆن وات ئێمە پێمانەگا هەر مەترێک لەم خاکە نزیکەی 1000 واتی پێکات ئەگەر بەهاتە عقلێکی تەندروستی بەڕێوەبردن هەبوایە وهاندان هەبوایە یعنی چ لەسەر ئاستی ماڵەکان و چ لەسەر ئاستی حکومت ئەبووە ئێمە ڕوومان لەم وزەیە بکردە وەک لە وزەی با بڵێن بەرهەمهێنانی بە لە مادەیەکی هایدرۆکاربۆنی کە یەکەم پارەی تێچووی زۆرە بێجگە لەوە دەرهێنان و معاملەی نەوتەکەم ینی کاریگەری زۆر گەورەی هەیە لەسەر با بڵێن پیسبوونی هەوا لەسەر پیسبوونی خاک لەسەر پیسبوونی ئاو ئەمە گرفتێکە کە ینی بەدەر نییە ئەنجا ژاوەکەی زۆریان کە کاتم نییە سەر و هەشتا دەسە بڵە کە ئەمە ڕێگە پێدراونیە و ئەمڕۆ لە هەرێمی کوردستان نزیکەی وەک وامەزەندا ئەکرێت 5,000 مولدەی بەرهەمهێنانی کارەبا هەیە هەرچەندە ئەوەی کە حکومەتیش کە بەرهەمی ئێنێ هەر بە ڕێگەی سوتەمەنی نەوتی بەکارێنێ ڕەنگە با بڵێن گازی LPG بەکاربێنێ یا غازی شل بەکاربێنە لەو کاتە تۆزێ لە باتەوەی 266 کیلۆ ینی CO2 بۆ هەر مێگاواتێ بێ ئەو کاتە لەو کاتە یانی نزیکەی ئەبێ بە 200 با بڵێن کیلۆ کە LPG-کە دەرێکات یەکێک لەو فشارانەی کە لەسەر ژینگە دروزە بێت دەرهاویشتەی بە فیڕۆدانە یا بێسەرەوبەریە لە بەکارهێنانە کە پێوتری ئەفلوێنس ئێمە هاوچێشەیەکمان هەیە ینی کۆی باڵێن کۆی کاریگەری سێ فاکتەر پێکەوە کۆ کاتەوە کە ئەماکە بە ئیمپاکت لەسەر ئینڤایرۆمنت ینی ئەڵێن ئەم سێ هۆکارە هۆکاری سەرەکین لەوانە زیابوونی هاوڵاتی دووهەم بە فیڕۆدان یا دەستنەگرتن بەشتەوە بە شێوەیەکی تەندروست سێهەمیش تەکنۆلۆژیا ئەبینیت مۆلیدەکەت تەکنۆلۆژیاشە و لەگەڵیشیا با بڵێن ڕێگەیەکی ناتردوسە ئەجا ئێمە ئەگە بینین ینی بەداخەواڵێن تاچی کورت ینی هیچ جۆرە سەلیقەی یای پەروەردەی سەلیقەیەکی نییە لە بەکاربردنی هیچ جۆرە پێکاتێک لە خواردن ئەبینیت بە دائیمە زیاتر لەو ئاستا ئەکات کە پێویستێتی ئەگەریم بگەڕێنەوە بۆ چەندەها ئاماری گیانی ڕۆژانە بە دەیان هزار ئینسان لە برسە ئامرێت کەواتە ئەگەر بینە سەر تەورەی کارەباکەش ئەبینین من کە خانوویەکەکەم ینی ئەبێ لە کاتێک ئەو خانووەکەم لە پانتایی خانووەکەەوە بۆ هاوڵاتیەک ئەبێ حسابی بکەم وەکو ستاندەرتی جیهانی ئەبینیت ستاندەرتی جیهانی ئەگەر لە شوقابی تۆ نزیکەی 35 متر بۆ دیاری کراوە بەڵام ئەگەر لە خانووابی نزیکەی 55 متر بۆ دیاری کراوە بەڵام ئەم حاڵە بە هیچ کلۆجێ ڕەچاو نەکراوە سەرباری ئەوەی هیچ بایەخ نەدراوە بەو کوالتی ئەو مادانەی کە خانۆکەی لێ دروستەکرێت بۆ ئەوەی کە
يعني عازل بێت پێویستێ بە وزەی سارکردنەوە وزەی گەرمکردنەوە نەبێت زیاتر لەوەش لە دیکۆری خانووەکە ینی زۆر پێکاتی ینی دیکۆری بەکارێنیت ئەجا فاکتەری سەرەکیش تۆ کە مەسە لە پانتایەکی زۆر گەورەتە بوو ئەمە ڕاستیەکە بێ بیزانین چەند قەبارەی خانووەکەت بە ڤۆلیۆم لە ناوە زیاکە ئەوەنە بەکاربردنی وزەت زیاکە ئەمە ڕاستیەکە نوکۆڵی نێنە ڕەنگە تۆ ئەگەر بێت بە موبەردەیەکە گرتوێمە بەستت بێ تەوزیعاتی بۆ کرد دەبێت ینی موبەردەیەک کیلۆوات ینی یەک واتی ئەوێت بۆ مولدێکی 2500 بەڵام ئەگەر هاتی تۆ سپلیتێکت بەکارێناکە بە وزەی سوتەمەنی نەوتی بەرهەماتوە 15 ئەمپێرێوێ جەبزانە 15 ئەمپێرە چەند واتی ئەوێت لەم کارەبایە.